دکتۆر سەرەتا سوپاس دەکەین بۆم دەرفەتە دەزانین ئێستا جنابەت لە سەردانێکدای بۆ واشنگتن و چەند تەوەرێکیش هەیە لەم سەردانە لەوانشدا سەردانی چاوەڕوانکراوی وەزیری با بڵێن سەرۆکوەزیرانی عێراق لە مانگی داهاتوو بۆ واشنگتن و هەروەها پەیوەندیەکانی نێوان ئەمریکا و واشنگتن و دەمانەوێت بزانین ئێستا با لە پەیوەندیەکانەوە دەست پێ بکەین گەیشتونەتە چی لەم سەردانەتان هەتا ئێستا لەگەڵ ئەمریکەکان گەیشتونەتە ڕێککەوتنێک بۆ نمونە لە سەرمانەوەی هێزەکانی ئەمریکا لە عێراق یان چاوەڕوانی ئەواکن کە سەرۆکوەزیر بێت و ئەو کاتە ڕێککەوتنەکان ئەنجام بدرێت بۆ ئەوەی ئەو پەیوەندیانێک کە هەیە نێوان عێراق و ئەمریکا ئەو پەیوەندیانە بەهێزتر بکەین لە واقع ئەمجا کە باسی پەیوەندیەکانەکەین پەیوەندیەکان جۆرە و جۆرە یەکێ لەو پەیوەندیانە دەربارەی ئەو مەسلەی وجودی ئەمریکی یا تەحالفی دەولی لە عێراق یا وجودیان بمێنن یانە ئێمە ئەم مەسلەمان باس کرد لە کۆشکی سپی و لە ڕۆژانی داهاتووش لەگەڵ وەزیری دەرەوەی ئەمریکا حتمما باسەکرێ ینی لەگەڵەوەیش باسی چۆنیەتی ئێمە بتوانین پەیوەندیەکان لە بواری نەوتە لە بواری غازە لە بواری کارەبایە لە بواری خوێندنی باڵایە لە بواری ئابوووریە لە بواری مالیە لە بواری بانکەکانە مەسرەفەکانە ئیسلاحی بانکی ئەمە هەمووی تایە لە مناقشاتەکان و دەربارەی ئەم مەوازی هەمووی باسکراوە لە خەزانە باسکراوە لە کۆشکی سپی باسکراوە لە دەرەوە وەزارەتی دەرەوە باسکراوە بەڵێ باشە ئەو کاتێک کە سەرۆکوەزیری عێراق کاتێککە دێتە واشنگتن لە مانگی داهاتوو ئەجەندای سەرەکی سەردانەکەی ئەو چی دەبێت باسی بکەم ئەبێتە دوو بەشێک 4-5 گروپ دروست دەبێ لەلایەن عێراقەوە بەرامبەر ئەوە 4-5 گروپیش دروست دەبێت لەلایەن ئەمریکاوە ئەمانە 3-4 ڕۆژ پێش زیارەتەکەی سەرۆکوەزیران بۆ واشنگتن ئەمانە کۆبنەوەکەن بە سەرۆکایەتی وەزیری خارجەی ئەمریکا و وەزیری خارجەی عێراق کە بڵێن من لە دوای ماوەیەکی کورد دێمەوە ئەمجا ئەو مەسالەی کە باسی ئەەکەین ئەم بوارانەی تایە کە باسم کرد ینی کارەبا بێ تاقە بێ خەدەمات بێ مەسایلی مالی بێ بانکەکان بێ خوێندنی باڵا بێ سەحە بێ تەندروستی ینی ئاما هەمووی تایە ئەو گروپانە ئامادەی وەزعەکە ئەکەن بۆ ئەوەی کە جەنابی سەرۆکوەزیران دێتە ئەمێ لەسەر ئەو بوارانە یا ئەو قەزایانە هەمووی ئەتیفاقە بێ بەڵێ باشە دکتۆر باسی هێزەکانی ئەمریکای تیا ئەبێمانەوەیان یان نەمانەوەیان لە عێراق ئەمە وەرەقەیەکە کە تەقدیمەکەین دەرەوەی مەسایلی ئەمنیە مەسایلی ئەمنی جیاوازە ئێمە مەسلەی ئەمنی ینی بڵێن پەیوەندی هێزەکانی ئەمریکا لە عێراق و هێزی تەحالف لە عێراق لوژنەیەکتر هەیە پێڵێن لوژنەی عسکەری لوژنەیەکی عسکەریە بەڵایە ئەو لوژنە دوو کۆبنەوەی کردووە تا ئێستا یەکێکی لە واشنگتن ئەوەی تر لە بەغدا ئەو لوژنە تەقریرە خۆیانیان نووسیوە تەپەی ئەو لوژنەی عسکەریە کە هەردوو لایە باسی وەزعی ئێرهابیەکانیان کردووە وەزەی داعاش چەند بە قووەتە چەند بە هێزە خەتەری چەنە تادیدی لەکوێیە بۆ عێراق تادیدی لەکوێیە بێجگەوە باسی ئەوە کراوە نەهوو ئەرتشی عێراقی لەشکری عێراقی عجەبە پێویستی بە سلاحە پێویستی بە تەدریبە پێویستی بە موشورەیە باسی ئەوە کراوە تەعاونی ئەمنی چۆن بێ ئەم شتانە ئەوە هەمووی لەو لوژنەی باڵا باس کراوە و لە سەر ڕۆشنایی ئەو تەقریرە مناقشە ئەبێ لەمەیە کە وەختی هاتنی جەنابی سەرۆکوەزیران بەڵێ دکتۆر حەزەکەم باسی بابەتی ئاسایشی عێراق بکەم ئێمە دەزانین ئەمریکایەکان نیگەرانیان زۆرە لە دەستێوەردانەکانی ئێران لە ناو عێراقدا دەبێ بزانم حکوومەتی عێراق لەسەر ئەمە چی کردووە ئەلبەتە هەندێک لە با بڵێن عێراقیەکانیش ئەو نیگەرانیانەیە هاوڕان لەگەڵ ئەمریکیەکاندا ڕاستی بڵێم کە باسی وەزعی ئاسایشی عێراق بکەین باسی وەزعی داخلی خۆی عێراق بکەین ینی پەیوەندی نێوان پێکهاتەکان یا وەزعی ئەمنی داخلی بەڵام باسی وەزعی منتقەی شەکەین ینی وەزعی عێراقی ئەمنی عێراقی مربوطە بە منتقە مربوطە بە وەزعێکی کە نائارامە لە سووریا مربوطە بە وجودی ئێرهابیەکان لە سووریا مربوطە بە
سیاسەتی ئێران بەرامبەر ئەمریکا مربوطە ینی کێشەکانی نێوان ئێران و ئەمریکا تەزید لە وەزعی ئەمنی ئێماکە مربوطە بە تورکیا لەگەڵ ئێمە مربوطە بە غەزە و شەڕی غەزە تأسیری شەڕی غەزە لەسەر وەزعی ئەمنی ئێمە معنای ئەوەیە ئێمە کە وەزعی ئەمنی عێراق باسەکەین نەکەر ئەوە باس بکەین کە ئێمە توانامان هەیە بەرامبەر داعش ڕاوەستینیانە ئەمە دروست نییە ئەمە بەشێک لە مشکلەکەی ئەوەی دروستە پێویستە وەزعی عێراق و سووریا ئەمنی تەسیری سووریا لەسەر ئێمە چەنە ئەگەر لە سووریا گۆڕینەکە خراپتر بوو ینی وەزعەکە زیاتر خراپتر بوو و ڕاهبەرەکانی داعش قائیدەکانی داعش ئەندامانی داعش کە لە زندانن لە ژێر دەستی قووەتی سووریە دیموکراتیە قەسەد ئەگەر ئەوانە فراریان کرد ڕایان کرد ئێمە باسی سەداها و هەزارها ئەکەین ئێمانە خۆ ئەکەونە ناو مجتەمەعی عێراقی و جاری ئایدۆلۆژیای داعش هەیە ئیزن وەزعی سووریا تەسیری هەیە لەسەر ئێمە وەزع لە فلستین تەسیری هەیە لە بینیمان وەزع لە لبنان تێک بچێت تەسیری هەیە پەیوەندیەکانی ئێران و ئەمریکا زیاتر خراپتر بێ تەسیری هەیە ئەمە هەمووی پێویستە بە نەزەری اعتبار وەربگرێت دکتۆر زۆر بە کورتی دەمەوێت پرسیارە بکەم باسی غەزت کرد گروپێک کە ئێستا بە ناوی مقاومەی ئیسلامی لە عێراق چەند جارێک ڕایان گەیاندووە کە هێرشیان کردوتە سەر ئیسرائیل ئەم گروپە و ینی کەواتە ئەم گروپە لە ناو عێراقەوە ئەم هێرشانە ئەنجامدن ئەمە چەندێک مەترسی لە ناو عێراقدا دروستەکە یاخ چەندێک مەترسی بۆ عێراق دروستەکە جا ئەگەر گروپەکە وا ڕای ئەگەیەنێ بەڵام ئەگەر تەنانەت ڕاستیش نەبێ چەندێک مەترسی بۆ عێراق دروستەکە کە ئیسرائیل هێرش بکاتە سەر ئەم گروپە بۆ ناو خاکی عێراق بەیاناتەوە شتانە بخوێندووە بەڵام جانبێکی تر نەیوتووە وەڵا ڕاستە یعنی هەر خۆیان ئەڵێن وامان کردووە ئەمجا من نازانم ئەو بەیاناوە ئەو شتانم بۆ ئستەلاکی داخلیە بۆ نێو خۆیانە یا لە ڕاستیە چونکە کەسی تر نەیوتووە ئەمە بووە ئەمە ڕاستە بەرحاڵ هێرشی ینی مەسلەی بەکارهێنانی چەک لە نێو عێراق پێویستە بە قەراری حکوومەت بێ و پێویستە سەرۆکۆزیران بەعتیبار سەرۆکۆزیران قاید عامی لە قوات مسلحەیە بە عەرەبی بەڵێن یعنی ئەو سەر لەشکرە ئەو پێویستە بڕیار بدە نابێ هەر کەس لە خۆی و بڕیارێک بدا وەڵام من هێرشەکەمە سەر ئەو وڵاتەوە هێرشەکەمە سەر و من مقاومە من ئەمە ناکرێت ئێمە یاک و خەریکی ئەوە بین دەوڵەتەکە دروست بکەین و دەوڵەتەکەش محتاجی هەمولایەکە یاک و ئەم وەزعی هێرشی ئەم لەولا ناکرێ بریاری شەڕ لەلایەن پەرلەمانی عێراق نە لەلایەن شخصێک دکتۆر دەزانین لەگەڵ بەرپرسانی تورکیادا و توێژ کراوە کاربەرستانی عێراق و توێژیان لەگەڵدانا کردەوە و هەروەها باز لەوە دەکرێت کە تورکیا هێرشێکی بەرفراوان بۆ ناوخاکی عێراق بۆ سەر پەکەکە ئەکات بۆ سەرچەکدارانی پەکەکە ئایا حکوومەتی عێراق لەم بارەیەوە هەڵوێستی چییە؟ شتە ڕوون بکەمەوە دوو کۆبنەوە بووە لە ماوە یەکێکی لە مانگی 12 لە ئەنقەرە و ئەوەی تر پێشماوەیەک لە بەغدا ئەو کۆبوونەوە پەیوەندی هەیە بە ئەو لوژنەی باڵای ئەمنی پێڵێن لوژنەی باڵای ئەمنی کە ئەساسەن دروست بوو پێیانەوت لوژنەی سێ بە سێ لە جانبی عێراقی سێ لە لای تورکیا سەرپەرشتی ئەو لوژنە وەزیری خارجیەی هەردوو لایکە ئەندامی ئەو لوژنە وەزیری دیفاع و ڕئیسی مخابرات بەڵام ئێمە فراوانمان کردەوە کردمانە 5 لەلایەن عێراقەوە ڕئیسی حەشد شعبی ئضافە کرا و وەزیری ناوخۆی هەرێمی کوردستان لەلایەن تورکیەوە جێگری وەزیری داخلی تورکیا و ڕئیسی دەرەکی شورتەی دەرەکی تورکیا ئضافە کرا ئەم لوژنە مهمە لوژنەیەکی یەکجار گرنگە و ئەم لوژنە کۆمەڵی کۆبنەوەات کرەوە یەک لەو مەسائلە ڕاستی بڵێم مەسەلەی ئەمنیە مەسەلەی ئەمنی کە باسەکرێ طبیعی تورکیا باسی پێکەکەکە باشە ئەگەر هاتوێرشێکی لەو جۆرە باسی ئەگەر ناکەم بەڵام هەڵوێستی حکوومەتی عێراق چێبێ من پەیوەندی بە و کۆبنەوە هەیە جەنابەت لە منە پرسی کۆبنەوەکە لەو کۆبنەوە ئەم باسە نەکراوە کەواتە ینی هیچ ئامادەکاریەک نەکراوە بۆەوەی ئەگەر یان داوای یارمەتی لە عێراقیەکان نەکراوە ئەگەر هێرشێک بکرێت و یا هاوکاریان بکەن ئێمە وەزعی ئەمنی دوو وەرەقەی ئەمنی تەقدیم کراوە و وەرەقەیەکی ئەمنی تورکی هەیە وەرەقەیەکیە
جیاوازە مەسەرەن وەرەقەی ئەمنی تورکی چی تایە بەڵام ئێمەش وەرەقەی ئەمنیەکەمان تەقدیم کردووە هەردوو لاگەرەك بکەین اتفاق لەسەر وەرەقە ئەمنیەکە ئەو جا ئەبێتە شتێکی مشتەرەک تا ئێستا شتێکی تا ئێستا ئێمە لە حالەتی نقاشین بەڵام نەک هەر دەربارەی وەزعی ئەمنی دەربارەی ئاوە دەربارەی اقتصادە دەربارەی پەیوەندیەکانی نێوان هەردوو دەوڵەتە دەربارەی تجارەتە ئەمە هەمووی باس کراوە. دکتۆر جەنابەت وەکو سیاسەتمەدارێکی کوردیش کە وەزیری دەرەوەی عێراق و هەروەها جێگری سەرۆکوەزیرانیشی جێگری سەرۆکوەزیرانی عێراقیشی دەمەوێت باسێکمان لە پەیوەندیەکانی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی ناوەندا بۆ بکەی ئێستا پەیوەندیەکان چۆنن؟ پەیوەندەکان نەختێ ئالۆزە با واقعی بم ئالۆزە چونکە بەعزێکی پەیوەندی هەیە بە ژیانی تاکی کوردەوە لە هەرێم یا ژیانی ئەو کەسەی کە لە هەرێمەژێ ڕاستی بڵێم بەتایبەتی مەسەلەی موچە مەسەلەی موچە تەسیرێکی زۆر گەورەی کردووە لە وەزعی کوردستان و مەسەلەی موچە ڕەبتی هەیە بە بریارەکانی محکەمەی اتحادیش دادگای اتحادی ئەمە تەسیرێکی گەورەی کردووە لە وەزعی کوردستان دوم مەسەلەی ناوتەکەیان تەزدیری نەوت جاران هەبوو بەڵام ئەمە ماوەیەکی دوور و درێژە ئیستا لە دوای محکەمەی پاریز و ئەو شتانە ماوەیەک بۆڕیەکە داخرا بوو بەڵام ئیستا بۆڕیەکە بڵێن ئەو پایپەڵاینە کە هەیە کراوەتەوە لە لایەن تورکیەوە بەڵام کێشەکە حل نەبووە لە نێوان آخر اتفاقیش هەبوو دەواقع ئەگەیتە اتفاق بەڵام جێبەجێ ناکرێ چەند جارێک گەیشتە اتفاق و بەڵام جێبەجێ نەبوو کێشەکە لە نێوان حکوومەتی اتحادیە و حکوومەتی هەرێم بەڵام لە نێوان ئەم لایەنە لەگەڵ شەریکاتی نەوتی کەوانەی لە کوردستان ئیشانە کرد جا هیوادارم بگەنە اتفاق چووکە پەیوەندی هەیە بە جوزئیەک لە بوجە یاسای بوجە کە تەکلیفی استخراج و دەرکردنی نەوت و نەقلی نەوت 6 دۆلاری داناوە بۆ بەرملیەک ئێتەبێ ئەوە واقعی نییە لە واقعا چونکە ئەوەی ئێمە تێگەیشتین تەکلیفی دەرکردنی نەوت استخراجی نەوت و بارکردنی نەوت نەقلی نەوت تقریبان ئەگاتە 25 دۆلار شەریکاتەکانەوە قبول ناکەن تۆ بێی بەرمیلێک لە جاتی 25 دۆلار پێ بدەی یا نزیکەی 25 دۆلار چونکە باسکە ساڵێ 24 تۆ 6 دۆلار پێ بدەی ئەمە گەرەک حل بکەین حالەکەی ئەوەیە تعدیلی قانونەکە ئێتا تعدیل بکرێ ئەمەی خۆی لە خۆیدا مشکلەیە چونکە پەرلەمان لە کێشەیە تۆ پەرلەمانە دەوێت پەرلەمانی عێراق قەزدم پەرلەمان خۆی لە کێشە ئێستا مشکلەی تعدیلی قانونمانی یاکو حلێترێک بدۆزینەوە ئەنە وزارەتی نەوت بکاتە اتفاقێک لەگەڵ هەرێم اتفاقێکی موقت تاکو ئەو وەختەی تعدیلی قانون نەکرێت وەزیری نەوتیش لەگەڵ شاندی جەناوی سەرۆکوەزیران دێت بۆ ئێمە و مەجال زیاتر هەیە ئێمە باسی بکەین لەگەڵ دکتۆر وەکو ئاماژی پێکردن ئێستا جەنابیشت ئاماژت پێکرد کە ڕەوشەکە ئێستا وەکو دەزانی زۆر باش نییە لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا لە ئێستا ڕەوشێکی ئالۆز هەیە دەمێت بزانم ئایا ئەم ڕەوشە ئالۆزە وا دەکات کار بکاتە سەر هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان کە بڕیارە لە دەی مانگی 6 ئەنجام بدرێ تۆ پێت وایە هەڵبژاردنەکە بکرێت؟ تەبی پارتی بەیانێکی دەرکردووە سوابی بەیانەکەی باس کرد مەکتەبی سیاسی پارتی بەڵام دوور نییە ئەنەهۆ ئەو شتانەی کە پارتی داوای کردووە چونکە نوقسانی هەیە لە پرۆسەی هەڵبژاردنەکە مەسەلەی ڕقابەکی بێ حساب چۆن نەکرێ لەو شوێنێک کە دەنگە درێ کێ مراقەباکە مەسلەی ژمارەکردن بەدەسە بێ بە مەکینە بێ ئەو شتانە ئەگەر حەل بێ و تەسەوری منش حەلە بێ هەڵبژاردن ئەبێ لە کوردستان ئەنجا نازانم لە وەختی خۆی ئەبێ یا چەند مانگێ تەخیرە بێ ئەو نازان بەڵێ باشە دکتۆر فواد حوسێن زۆر سپاس دەکەین بۆم دەرفەتە زۆر سپاس.